نیشتیمانانی سەربەرزی کوردستان سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان شاد. لە دوای ڕاپەڕین سێ جار هەر جارەی بۆ ماوەیەک لە سێ قۆناغی ناسکدا کوردستانم بەجێهێشت بوو. نەشروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە کۆمەڵێکی یادەوەری نووسراوی بە ناونیشانی لە نێوان مام جەلال و مندا بەم شێوەیە باس لەو قۆناغانە دەکات کە کوردستانی بەجێهێشتووە. بە پێی گێڕانەوەکانی خۆی یەکەم جار دوای ڕاپەڕین لە ڕۆژانی گفتوگۆی بەرەی کوردستانی لەگەڵ بەعس و دوای گەڕانەوەی لە بەغدا لە ناوەڕاستی ساڵی 1991دا چۆتە دەرەوە. هەروەها دوا بە دوای یەکەم کۆنگرەی یەکێتی و پێکێنانی حکوومەتیش نەشروان مستەفا جارێکی تر لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە بۆ تورکیا و لەوێوە بۆ لەندەن گەشتی کردووە و لە سەروبەندی شەڕی ناوخۆدا گەڕاوەتەوە. بەڵام جارێکی تر بەهۆی بێئومێدبوونی لە ئاشتەوایی یەکێتی و پارتی نەشروان مستەفا وەکو خۆی دەگێڕێتەوە بە ناوی بەشداری لە کۆبوونەوەی ئۆپۆزیسیۆنی عێراقیەوە لەگەڵ تاڵەبانیدا چوون بۆ تاران و دیمەشق دواتر لەوێوە گەڕاوەتەوە بۆ لەندەن. دوای چەند ساڵێک لەمانەوەی لە دەرەوەی وڵات ساڵی 1999 نەشروان مستەفا لە لەندەنەوە گەڕایەوە و سەبارەت بە شێوازی گەڕانەوەشی نەشروان مستەفا لە پەیامێکیدا بۆ تاڵەبانی وتبووی نایەوێ پێشوازی حەزبی یان حکومی بکرێت و دەیەوێ بەبێ دەنگی بێتەوە و ئەگەر بەو شێوەیە ڕازی نییە ئەوە بلیتەکەی بۆ دوو سەرە و دەگەڕێتەوە بۆ لەندەن. بەو شێوەیەش دوای 2 هەفتەمانەوەی لە تاران و بە فڕۆکە بەرەو کرماشان گەشتی کردووە. لە ڕۆژی 15 سێی 1999دا لە ڕێگەی پەروێزخانەوە گەڕایەوە بۆ سلێمانی. لە ساڵی 1999ەوە بۆ ساڵی 2015 زیاتر لە 16 ساڵ نەشروان مستەفا لە هەرێمدا بوو بەبێ ئەوەی گەشتی درێژخایەن بکات. ئەوەش زۆرترین ماوەی مانەوەیەتی لە هەرێمدا لە دوای ڕاپەڕینەوە. بەڵام لەم ساڵانەی دواتریشدا 2 گەشتی کورتی بۆ دەرەوەی وڵات کردووە کە بۆ بەیروت و دوبەی کە هەریەکێکیان چەند ڕۆژێکی پێشووە. دوایین گەشتیشی لە 23 ئەیلولی ساڵی ڕابردوودا بوو. ئەم جارەیان زیاتر لە 7 مانگی خایاند و لە لەندەنی پایتەختی بەریتانیا مایەوە و هەر لەو ماوەیەدا جارێک سەردانی بەرلینی کرد. نەشروان مستەفا هاوشێوی ڕابردوو ویستی بە بێدەنگی بگەڕێتەوە هەرێمی کوردستان بەبێ ئەوەی هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان ئاگادار بکاتەوە. تا ئەو کاتەی ئەنارتی درەنگانێکی شەوی چوارشەممە ئاشکرای کرد کە نەشروان مستەفا دەگەڕێتەوە. دواتر ئەوە ئاشکرا بوو کە نەشروان مستەفا لە ڕێگەی هێڵی ئاسمانی عێراقیەوە گەشتەکەی بۆ سلێمانی ئەنجامداوە و نرخی بلیتی فڕۆکەکەی 244 دلار بووە و لە بەشی ئیکۆنۆمی فڕۆکەکەدا بووە وەکو هەر هاوڵاتیەکی ئاسایی. لە پێشوودا کاتێک باس لە هاتنەوەی نەشروان مستەفا دەکرا هەڵسوڕاوانی گۆڕان ڕایان گەیاندبوو نەشروان مستەفا داوای کردووە هیچ ڕێوڕسمێک بەڕێوە نەچێت بۆ پێشوازیکردنی. هەر بەو شێوەیە لە فڕۆکەخانە و لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان تەنها چەند هەڵسوڕا و لایەنگرێکی پێشوازیان لێکرد. نەشروان مستەفا لە بیرەوەریەکانیدا دەڵێت لە دوای ڕاپەڕینەوە بڕیاریدا بوو هەر کات لەگەڵ سەرکردایەتی یەکێتی تووشی ناکۆکی قۆڵ و کێشەی ئالۆزی سیاسی ببێت لە باتی ئەوەی ملمانەیان لەگەڵ بکات کە لەوانەیە ببوایە هۆی پێکدادانی چەکداری بەهێمنی و بێدەنگی بکشێتەوە.